خۆشەویستانی کورسات دیوسڵاوتان لێبێ بەرنمەیەکی تری کاندیدانی ئەنجومەنی نوێنەرانی عێراقتان پێشکەش دەکەین. ئێمە لێرەین لەگەڵ هاوکارانم و بە بەشداری ژمارەیەک لە گەنجانی خوێنگەرم ئەمانەوێ لە یەکێکی تر لە کاندیدەکان پرسیار بکەین و ڕوئیایە و بزانین دەربارەی کار و بەرنامەکانی لە ئەنجومەنی نوێنەرانی عێراق. میوانی ئەم جارەم میوانێکی تایبەتە، خۆشەویستی هەر چوار پارچەی کوردستانە. بۆ ئەو کاتەی کە عوسمان بایدەمیر سەرۆک شارەوانی ئامەد خزمەتی ئامەدیە کرد، خزمەتی خەڵکی هەژاری ئامەد و گەڕەک و کۆڵانەکانی ئامەدیە کرد، کەس نەبوو خۆشی نەوێت. ئەو کاتەی کە هەڤاڵانی کۆبانێ بە خوێنی خۆیان خزمەتیانە کرد، کەس نەبوو خۆشی نەوێن. ئێمە کوردین، ئەزانین چێمان خۆشەوێ. ئەو شارەی کە خوێنی لەسەر ڕژاوە ئێستا گەنجێک پارێزگارەتی، ئێستا گەنجێک بۆ بە خۆشەویستی و سمبولی ئاوەدانی و پێشکەوتن و خزمەتکردنی کەرکووک. بەیەکەوە پێشوازیەکەین لە کاندیدی ژمارەیەک لیستی 222 لە پارێزگای کەرکووک. کەرکووک بەقەدەر مەیەک لە دڵ و دەریونی کۆمەڵانی خەڵکی کوردستان لابەرن، چۆن بە 288 کەس دەتوانن خەیاڵی کڵاوی پیسی خۆیان بێنەدی وە کوردستان هەمووی کەرکووک بە قورسی خۆی لەو بگورە کاکربان سەرۆک مامتەلا کوردێک نییە، یەک تاکە کوردی بە شەرەف نییە دەست لە کەرکووک و ناوچەی کەرکووک هەڵگرێت. هەمیشە و ڕاستێت و پات دەکەینەوە لە سنووری ئێمە، سنووری خاکی بامەباپیری خۆمان، سنووری خاکی کوردستانی خۆمان. ئێوەی تەماحمان لە بستێک خاکی کەس بێت، چیای حەمرینە واتە حەمرین مابێت، سنووری خوارووی کوردستان دەبێت بە کوێرای چاوی هەموو داگیرکەرانی. سەرۆک مامتەلا، ئێوە زانن بۆچی من باوەشم بە کاک ڕێبوار کرد؟ هیوادارم لەو ئاستەیە بم لە بری هەموو ئەوانەی کە کاک ڕێبواریان خۆشەوێ لە باشووری کوردستان، لە باکووری کوردستان، لە ڕۆژهەڵات، لە ڕۆژاوا، هەمووتانە زانن کە کوردێک خزمەتگوزار بێ، دڵسۆز بێ، ئەگەرچی پێشی نەزانێ، بەڵام هەموو کوردێک خۆشەوێ. ئێستا ئەم پیاوە لێرە هەموو کورد خۆشەوێ. بەخێر بێ کاک ڕێبوار، زۆر سوپاس. ئێوەش بەخێر بێ. فەرموو. نازانم وەڵاهی پێم خۆش نییە پرسیارت لێ بکەم. زۆر خۆشە پرسیار لە یەکێ بکەی کە کردداری نەبێ، یعنی لی پرسی ئەو دیوی وەرگری. تۆ سپاس بۆ خوای گەورە مجامەلە نیە هەموو شتێکت نیشاندا. کاک ڕێبوار تەها لە ئەنجومەنی نوێنەرانەوە بۆ پارێزگای کەرکووک وێستگەی جیاجیات زۆر بووە زانم، بەڵام ئێستا بۆ ئەنجومەنی نوێنەران پلان و بەرنامەی کاک ڕێبوار لە خۆشەویستی کەرکووک و لە شەو ڕۆژ خستنە سەریەک بۆ خزمەتی کەرکووک بۆ بەغدا دەوێت چیتر پێشکەش بکەیت؟ طبعا سواس بۆ جەنابەت بۆ کورسات بۆ ئەم خوشکبرە عەزیزەی کە لێرە ئامادە بوونە. زۆر دڵخۆشم بە بوونتان لێرانە. بە نسبەتی شارێک وەکو کەرکووک پەرلەمانی عێراق بۆی گرینگە، بە نسبەتی کۆی گشتی کێشەکانیش لە نێوان هەرێمی کوردستان و بەغدا پەرلەمانی عێراق گرینگە کە نوێنەری باش لە پەرلەمان هەبێت و لە لیژنە تایبەتەکانی ناو پەرلەمان و لە هۆڵی پەرلەمان کار بکات بۆ ئەوەی بتوانێت خزمەت بە شارەکەی و خزمەت بە هەرێمەکەشی بکرێت وەکو هەرێمی کوردستان. بۆیە سیستمی حکومڕانی لە عێراق سیستمی پەرلەمانیە، پێویستە کە پەرلەمانتاری باش لەوێ هەبێت و پەرلەمانی عێراقێکە کە لەو پەرلەمانانەی کە دەتوانی کاری تێدا بکەیت و دەتوانیت پرۆژەی باش بۆ شارەکەت بۆ منتیقەکەت پێی بێنیتە دی. بۆیە ئێستاکە ئێمە سەرقافڵەی ئەو لیستەین کە
لیستی 222 یەکێتی نیشتیمانی کوردستان لە کەرکووک ئامانجمانەوەیە کە ژمارەیەکی بەهێز لە ئەندامانی پەرلەمانمان هەبێت لە داهاتوو و بەڕاستی کەرکووک پێویستی بەوەیە بە تایبەتی لە ئەم فترەی من کە وەکو پارێزگار کارم کردووە پێویستمان بۆ هەبوو پەرلەمانتاری بەهێزمان هەبێت بۆی هەماهەنگێکی تەواو لەگەڵ ئیشوکارەکانی ئێمە بکات. لەبارەی ئیشی پارێزگار هەیە گەر هاوڕێیانم ئامادە بن ئەو ساتە وەختەمان بیرخەنەوە کە کاک ڕێبوار سەرۆک باڵ پیرۆزبایی کە هاوڕێیانەگەر ڤیددیۆکەمان هەبێت یەک بە یەک سپاسدارەکە بەخوای گەورە ئەوەی کە ئێوە کردوتان ئەتوانم پێتان بڵێم لە زەمانی جنابی مامجلالەوە نەکراوە یەک بە یەک دەستخۆشیتان لێکەم یەک تکا بێنێتان یەک ڕجا بێنێتان کێ دەرەچێت براوەیە کێ دەرناچێت بەقەر ئەوەی کە دەرچووە براوەیە وعدتانە دەبێت شوێنتان بۆ ئەدۆزبووە خزمەتی خۆتان بەردەوامە بێت دەستان خۆش بێت ئێوە کەرکووکتان ساوز کردن بە برایەتی من بە تەمەەن چوومە هێشتا تۆزێک عاتفی بوومە لە نیوەڕۆوە دڵم پڕ بووە لە گریان بە ئەو خۆیە ئەوەی کە ئێوە توانیتانە بیکەن ئاشتکردنەوەی خەڵک چوونە ناو جەماوەر ساوزکردنەوەی کەرکووک و سەری یەکێتیتان بەرز کردووەتەوە لە ئەم شارە من دەستخۆشیتان لە یەکەم وعدێکی تریشتانە دەبێت ئەوەی کە ئێوە ئەو شۆڕشەی کە ئێوە لێرە دەستان پێکردیوە دەستپێکردەی ئەو شۆڕشەیە کە لە ئینتیخاباتی کوردستانەی پیرۆزە جێبێن سپاسانەکەم پیرۆزە جەنابی پارێزگار ئەم ئەرکە قورسا کەرکووک بەم هەموو کێشەیەوە بەم هەموو ماوەیە کە لە ناو ئازار و نەهامەتیا بوو دوجار متمانەی خەڵکێکی زۆر متمانەی سەرۆک بافڵ بۆ کاک ڕێبوار چەند قورس بوو مەسئولێتێکی گەورەیە و شەرەفێکی گەورە بوو بۆ من کە سەرۆک بافڵ لە نێو ئەو هەموو خەڵکە و ڕەنگە خەڵکێک کە بێ زۆر لە من باشتر و چالاکتر و ئازاتریش بێت بەڵامەتر ئەو متمانەی سەرۆک بافڵ بە گەنجێک لە کەرکووک وای لێ کردوم کە هەموو ڕۆژێک بیر لەو جوملێ بکەمەوە کە پێش ئەوەی نەتایجی انتخابات دەرچێ ئەوتی پیرۆزە جەنابی محافظ ینی پێشەوەی هەڵبژاردنەکانی ئەنجومەنی پارێزگار نەتایجەکانی دەرچێ و کۆتایی بێتەوەوانە ئەوە قسەی کرد ئەوە کەم نەبوو ئەوە ڕۆیا و پێش بینی جەنابی سەرۆکە بۆ عملی سیاسەکە بۆ منطقەکە و تایبەتی بۆ ناوچە کێشە لەسەرەکان لە نێو دوو کەوانە کەرکووک ئەو کاتێک کە بووی بە پارێزگار دوای 8 ساڵێک دابڕان هەبوو محافزێک خۆی سەپان بوو بەسەر خەڵکی کەرکووکە بە هەموو پێکاتەکانیەوە چیت بۆ بەجێما بوو ئێمە کاتێک کە هاتین ئیداری کەرکووکمان وەرگر هاتینە سەر ئیدارەیەکی ڕووخاو و خراپ لە هەموو ڕێکەوە دام و دەستگاکانی دەوڵەت لە کەرکووک لە کاری موسساتی دەرچوو بوون کارکردن مەحسوبیت و منسوبیت بوو کارکردن کۆمەڵێک گروپ بوو لەسەر حسابی کۆمەڵێکی دیکە وەلا بۆ ئیشوکار نەما بوو لایەکی کەرکووک ڕێک لایەکی کەرکووک یعنی نیوەی کەرکووک ئاوا دوو کردکە هەروێران بوو نیوەکەی دیکەشی لەوێکە ئیشی لەکرابوو فەرق و جیاوازێکی زۆر کرابوو لە نێوان خودی پێکاتەی عەرەبی بۆیە بۆ ئێمە زۆر قورس بوو کە هاتین ئەوی دارێمان وەرگرت شەو ڕۆژکارکردنمان تا گەیشتینەوەی کە لە ماوەی 1 ساڵ ئیشوکارەکانی ئێمە دەرکەوێت لە کەرکووک هیچ حکوومەتێک و هیچ حکوومەتێکی تازە لە ماوەی 1 ساڵ ئیشوکارەکانی دەرناکەوێت پێویستی بە لانی کەم 3 ساڵە اینجا ئیشوکارەکانی ئەو حکوومەتە دەرەکەوێت بەڵام کۆمەڵانی خەڵکی کەرکووک شایدیمان بۆ دن لە ماوەی 1 ساڵ چیمان کرد و ئێستاکە هەر میوانێک ڕوەکاتە کەرکووک چۆن کەرکووک گۆڕاوە پێشووتر لە ڕاگەیاندنەکان لە کەناڵەکان
کاتێ باسی کەرکووکیانە کرد باسی خراپەکاریانە کرد باسی زبڵ و خاشاگیانە کرد باسی نەبوونی خزمەتگوزاریانە کرد باسی چوونە سەر ماڵیانە کرد باسی تەعەدا لە کوردێکیان دەکرد ئێستا ئەمانە هەمووی عکسەوە بووە نەفسی ئەو ڕاگەیاندانەی کە پێشووتر ئەمانەیانەوت ئێستاکە قسەی ترەکەن ئێستا باسی خزمەتگوزاریەکەن ئێستا باسی هەستی هاوڵاتی بوونەکەن لە شارەکە ئێستا باسی ئیدارەکە ئەکەن کە چۆن لە خەمی هاوڵاتیانە ئێستا باسی پاک و خاوێنی کەرکووکە کرێت ئەمە جیاوازیەکە کە لە ماوەی 1 ساڵ بەدەستمان هێنا و ئەگەر ئێمە وەکو حکوومەتەکانی پێشووتر 7 ساڵ ئیداری ئەو شارە بکەین چی لێکەین ئەگەر 4 ساڵ ئەو شارە بەدەستی ئێمە بێت چی لێ دێت ئەمە گرنگە ئەمە بەس کە تۆ باس لە تەمەنی حکوومەتێکەکەی لە ساڵێکە ئەگەر 4 ساڵ بەردەوام بێم حکوومەتە چی لێ دێت بەس بۆ کورد بۆ ئەمە خزمەتانە یان بۆ کۆی پێکات نەخێر ئەمە بۆ هەموو پێکاتەکانە ئێمە بە حەقیقەت قسەیەکەکەم ڕەنگە سەرەتا قسانم کرد کە دەست بەکار بووم هەندێک خەڵک لێم حاڵی نابوون هەندێک غەڵەت لێم تێگەیشتن ئێستاکە خۆیان لێم تێگەشتون ئێمە لەسەر بنەمای فکری اقتصاد کارەکەین لە کەرکووک هەموو کارکردنمان لە کەرکووک لەسەر بنەمای فکری اقتصادە ئەبێم گەنجانە لێم تێبگەن ئەمە لە بەرژەوەندی ئێوەیە و لە بەرژەوەندی خوشکوبراکانتانە و لە بەرژەوەندی قەزیەکەتانە و لە بەرژەوەندی شارەکەتانە و لە بەرژەوەندی داهاتووی کەرکووکە بۆیە لەسەر بنەمای فکری اقتصاد کارەکەین بۆ ئەوی ئەو شارە بکەینە شارێکی خۆشگوزەران و من دڵنیاتان شەکەم ئەم پرۆژەیە لە خۆڕایی نەهاتووە پشتیوانێکی تەواومان هەیە بۆ دراسە کراوە ئەم پرۆژەیە دراسە کراوە ئەم پرۆژەیە لە ساڵی 2020ەوە من بە تەواوەتی تێگەیشتم کە دەبێت ئێمە لە کەرکووک لەسەر بنەمای فکرێکی نوێ کار بکەین و ئەم فکرە نوێ ببێتە هۆکاری ئەوەی کە لە نێو دڵی کاکزانە و لە نێو دڵی هەموو ئەو گەنجانەیە لە ساڵانی داهاتوو بێتە دی ئێمە کارکردمان بۆی ئەمە وای کرد کە ئێستا ئەمڕۆکە کەرکووک ئەمنیەت و ئاسایشی نەوعێکی ترە ئێستا کەرکووک تەماسوکێکی مجتەماعی هەیە ئێستا لە نێو پێکاتەکانی کەرکووک تەبایەک دروست بووە ئێستا شەقامەکانی کەرکووک تاکو کاژمێر سەیبیانی دووبیانی هاژەی دیێت خەڵک کار دەکات دوکاندارەکان کراونێتەوە کافتریاکان کراونێتەوە ئەمانە هەمووی تازن لە کەرکووک بۆیە ئەمە لەسەر بنەمای ئەو فکرە بەردەوام دەبین و ئەو فکرە دەبێتە داهاتوویەکی باش بۆ شارەکەمان من دڵنیام کاک ڕێبوار بربەستیشتان بۆ دروست نەبوو لەو حاڵەیە لە کاتێکا کەەوە پلانی چواتان هەبێ و خزمەت بکەن بەڵام هەندێک خەڵکەیە نایەوێ بەرامبەرەکەی بەسەر کەوتوو بینی هەر عراق وایە بەگشتی بەڵام ڕەنگە لە کەرکووکە ئەوە زۆر واتر بێ هەموو ئەو حزبانەی لە کەرکووک کارەکەن حزبی قەومی ئیدارەکەش هاتووە لەسەر بنەمای فکری اقتصاد کارەکە ئەکید بربەستی بۆ دروست دەکەن بەڵام ئێمە چۆن بە عەقلانیەت لەگەڵ ئەمانە تەعامولمان کردووە وا نەزانی 1 ساڵ حکومڕانی کەرکووک بە ئاسانی بووە 1 ساڵ حکومڕانی کەرکووک هەر ڕۆژێک پلانێک لە دژی ئەم ئیدارەیە بۆ کە ئەم برایەتان محافزی بووە لە نێو خودی کورد دژایەتی ئەم ئیدارەیە کراوە محکەمەیان لێگردین محکەمەی ئیداری محکەمەی ئیتیحادی کۆبوونەوە لە دژی ئەم ئیدارەیە نوع عشکەل پلانیان کرد بەڵام خۆشبەختانە ئیرادەی ئێمە و بەهێزی یەکێتی نیشتیمانی کوردستان وای کرد کە هەموو ئەو پلانانە پوچەڵ بێت کاک ڕێبوار لەبەرەوەی تۆ ئیشت بۆ یەکێتیە کرد لە کەرکووکان بۆ کورد دەکرد ئەبەدەن من ئیش بەس تەنها بۆ کوردیش ناکەم بۆ کوردی یەکەم بۆ عەرەبم کردووە بۆ تورکمانم کردووە بۆ مەسیحیم کردووە ئێمە کاکزانە حەزەکەم خۆی ئەمە کاتی انتخابات ڕەنگە هەموو کەسێک جورئەتی ئەو نەکات ئەم قسانە بکات ئێمە نامانەوێت چیتر بە ناوی کوردایەتیەوە مزایدە بەسەر شاری کەرکووکا بکرێت و نامانەوێت چیتر بە ناوی کوردایەتیەوە شارەکەمان پەرود کرێت تاڵان کرێت خەڵکەکەی ئاوارە بێت لە سلێمانی و هەولێر ئەمە حەقیقەتە ئەبێ هەموو تاکێک لێمان تێبگا ئێمە هاتوین کە ئەڵین لەسەر بنەمای فکری اقتصاد کارەکەین و خەڵکێکی دیکەش بە ناوی کوردایەتیەوە خەڵک ئەمڕۆکە ژیانیەوێت خەڵک ئەمڕۆکە هەلی کاریەوێت خەڵک ئەمڕۆکەوێ شارەکەی جوان بێت بۆچی بێنە سلێمانی بڵێن شارێکی جوانە هەولێر شارێک با بێنە کەرکووک جوان نەبێت بۆ کەرکووک جوان نەبێت لە کەرکووک زۆر لەوە زیاترمان هەیە ئاستا پاک و خاوێنی لە کەرکووک چۆنە کاک ڕێبوار مەسەلەن توانراوە بە سیمای کەرکووکەوە دیار بێ بە خۆم هاتووم بەڵام ئەمە مەسەلەن زراعەتەکان بەدڵی تۆیە کە گەڕای بە دوکانەکانە ناچارم مەکەن غەرامەتان کەم سزاتان بدەم لە پێناو پاک و خاوێنی خەڵکەکە خۆیەتی پێشەوەی ببم بە پارێزگار بە ماوەیەکی زۆر بە تایبەتی خوشکەکانە مەزانن خەڵکی کەرکووک بێزار بوو لە زبڵ و خاشاک زبڵ و خاشاک فەرش کرابوو لە ڕێگاوبانەکانی کەرکووک ژنانی کەرکووک بێتاقەت بوون
ژنانی کەرکک داوایان لێ کردین گسێ بگرینە دەست و شارەکە پاکەینەوە و ئەمە بە حەقیقەت ڕوویدا بۆیە لەگەر دەست بەکاربوونمان گرنگترین مەلەف بەلای ئێمەوە کەرکک پاکەینەوە پاکردنەوەی کەرکک تەنها ئەوە نییە بەس زبڵ و خاشاکە پاکەینەوە ئەگەر ئێمە کەرککمان پاک کردەوە کەرکک لە هەموو سێکتەرەکان پێشەکەوێت لە هەموو مەلەفەکانی دیکە کەرکک پێشەکەوێت و بە حەقیقەت ئێستا ئەوە هاتە دی ئێمە کەرککمان پاکۆ کرد ئێستا زبڵ و خاشاک لە کەرکک نەماوە ئێستا کەرکک بۆتە پاکترین شارەکانی عێراق بە پێی هەموو ئەو ئامارانەی کە بەڕسمی لەلای ئێمەیە ئێمە لە هەر 15 شارەکەی عێراق پاکترین شار کەرکووکە دوای ئەم هەموو نەهامەتیە دوای 8 مانگ کارکردن لە مەلەفی پاکردنەوە ئێمە 8 مانگ بە جدی کارمان کرد لە دوای ئەوی کە دەست بەکار بووین بەو پلانە نوێیە کاکربەر ئەو وەختە شتێک هەبوو کە شەو ڕۆژ کار بکەن هەر بەڕاستی شەو کارەکەن بەڵێ بە دوو شەفت کارەکەن ئەوە بەرنمەیەکمە دامان ناوە کە بە شەفتی ڕۆژ و بە شەفتی شەوان کارەکەن کابیسەکان و براکانی من لەو تیمی پاکردنەوەی شار تا کاژمێر سەی بەیانی لە ناو شەقامەکانی کەرکووک خەڵکیان بینێت خەڵک ئەوانە بینێت خەڵک ئەو شایەتیەدا کاژمێر سەی شەو ئەوان کارەکەن ئەمڕۆ کە جادەکانی کەرکووک دەشۆدرێت ئەمانە هەمووی شتێکی ئەساسیاتەوە شتێکە پێویستە لە هەموو شارەکە بێ بەس لە کەرکووک نەمابوو لە کەرکووک 7 ساڵە کرابوو بە زبڵ و خاشاک ئەزانی ئەو برادرانەی من ئێستا کە کارەکەن ئەو شارە پاکەنەوە شەقام و شۆنیان پاک کردێتەوەڵێ 15 ساڵە هیچ تیمێکی بەلەدیە و شارەوانی پێی نەگەیشتووە شەقامیان پاک کردێتەوە 15 ساڵە کەس پێی نەگەیشتۆ پاکی کاتەوە ینی گەشتوەتە ئەو مەرحەلەیە بۆیە مەسلەی پاکردنەوە مەسلەیەکی گرنگە و من پێشم وایە هەموو تاکێک هەموو کەرکووکیەک لە هەر شوێنێکی دنیا بێ پێی خۆشە شارێکی پاک بێگومان تۆ پیاچی متەدەینی ئەزانمە چیتە مزگەوت و نوێژەکە ئەوەی فریاکەوی ئەو لە حەزەیە کە سەرە خەیتە سوزدا لە هەموو وەختێک بە پێی ئەو ڕیواتانەڵێ لە خۆی گەورە نزیکتری جا دائیمەن شت دێ بە دڵ و مێشکتا ئاسوودەی کە خزمەتی خەڵکی هەژارت کردووە خەڵکی مستەم دیدەت کردووە دەرگات بۆ خەڵک کردوێتەوە ینی کەس ئەڵی خوایجان زیاتر هانم دەی کە من ئاسوودەتر بم وجدانم لە بەرامبەر تۆیە پێشوەی بم بە پارێزگار من دوعایەکمەیە من یەکێکم لەوانەیە کە بڕوان بە دوعا هەیە و لەخوای خۆشم زۆر جاداواکەم دوعاکەی منەوە بوو خوای گەورە دادپەروەر بم و بتوانم کۆمەڵانی خەڵکی کەرکووک دڵخۆشکەم ئەگەر من ئەبم بە پارێزگاری کەرکووک ئەگەر ئەمەم بۆ دێتە دی دادپەروەر بم و کۆمەڵانی خەڵک دڵخۆشکەم خوای گەورە بیکە بە قسمەتم ئەگەر نەبێ باشترە لە ناخی دڵمەوە دوعایم کرد و چەندین جارە دوعایم کردووە هەموو شتەکانی هێشتا بە دڵی من نییە چونکو بە 1 ساڵ زۆر قورسە تۆ شتەکان هەمووی بە دڵی تۆ بێت وەکو ئاماژەم پێی کرد ئێمە هاتینە سەر حکومەتێکی وێران شارێکی وێران خەڵک بڕوای بە حکومەت نەما بوو لە کەرکووک هەستی هاوڵاتی بوون نەما بوو ئێستاکە ئەمانەمان هەمووی گەڕاندەوە ئەمە تەنها بە قسەکردن نابێت ئەمە بەکردەوەی جوان دەبێت کاکرێبوار ئەو گەنجانە لێرەن کەرکوچین من ئێوە کەم بە پێشکەشکار لێرە ئەو مایکەمان داناوە ئێوە توانن هەر پرسیارێک هەر سەرنجێکتان هەیە بفەرمونون چێ قساکە فەرموو کاکەڵۆ لێرە بوو چی لێ هات دەستان خۆش بێ ناوی بەڕێستان من ئەبێ مادەم تۆ بە پێوەی من هەڵەستم نەقەینا تۆ باشە دەستان خۆش بێ بۆ ئەم بەرنامە جوانە سپاس بۆ کاکڕێبوارەکەم بۆ شاری سلێمانی ناوی بەڕێستان وڵا پرسیارەکەم بۆ کاکڕێبوار ئەڵێم شەڵڵا لەم هەڵبژاردنە سەرکەوتنێکی باش بەدەستێنی ئەگەر دەرچوو بۆ پەرلەمانی عێراق ئامادەی کەرکووک بەجێبێڵی نەخێر 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 خۆش بێ بەڵام دەنجی پێ بدەن بە خەڵک بڵێن ئێمەوە تا 6-7 سەوتمان پێدا بەڵام بە مەرجێک نەڕوات دەست خۆش سپاس بە ڕێزێکی تر فەرموو سڵاودان لێبێ توی بەڕێز بە خێراتی کاکڕێبوارەکەین بۆ سلێمانی مندانە نەجمەدین ئەندامی سنتەری ئازادی لاوان کرد پرسیارێک مەیە بۆ کاکڕێبوار کە دڵنیان پرسیارگەی لەلا گرنگە بێت لەبەری بابەتێکی گرنگە کە هەر لە سەرەتای دەست بەکاربوونیەوە گرنگیەکی زۆری پێدا و بە باشترین شێوە بەڕێوەی برد لە بواری خزمەتکردن و خزمەتگوزاریەکان بەبێ جیاوازی لە هەموو بوارێکە پێشتر ئیدارەی حکوومەتەکەمان
کاری لەسەر نەکرد و بەهۆی کار لەسەر نەکردنیەوە پێکهاتەکان بە کورد عەرەب تورکمان مەسیحی ناکۆکی و بربەرەکانێکی زۆر کەوتە نێوانیان و لە دوای دەست بەکاربوونی جەنابەت کە دەست بەو کار و پرۆژانە کرد بە تایبەتی لە بواری خزمەتگوزاریە ئەو فەرق و جیاوازی ئەو بربەرەکانەیە ئەو دووبارێکیەی نێوان ئەو نەتەوانێت نەهێشت نەکەم کردەوە هەر نەهێشت خۆتت خۆشەویست کرد لە لای خەڵکی کەرکووک بەبێت جیاوازی باموت چین و توێژەکانەوە ئایا کاک ڕێبوار لە دوای بەدەستێنانی دەنگێکی زۆر لەم هەڵبژاردنە لە دوای ئەوەی کە نەچوو بۆ پەرلەمانی عێراق و مانەوەی لە ئەرکەکەی خۆی بە هەمان شێوەی پێشوو بەبێ کۆڵنەدان لەسەر کارەکەی خۆی بەردەوامە بێت تاوەکو پەیامەکەی ئێمە و کوردیش وەکو خۆی بگاتە جێگای خۆی سپاس دەکەم. بژیت وەڵامی تۆ کاک طبعا ئەگەر لە بیرتان بێت لەگەڵ کارکردنمان لە هەموو قسەکردنێکمان لە هەموو کۆڕ و کۆبنەوەیەک تاکیدم لە خاڵێک کردێت ئەویش پێکەوە ژیانی نێوان پێکاتەکانی کەرکووکە و پێکەوە ژیانی نێوان پێکاتەکانی کەرکووک پێشووتریش وتومەوە سەش تاکیدی دەکەمەوە تەنها بۆ یەک پێکاتە نییە سوودەکەی بۆ هەمومانە بۆ کورد بۆ عەرەب بۆ تورکمان بۆ مەسیحی ئەگەر ئێمە بە تەواوەتی بگەینە ئەو مەرحەلەی کە پێکەوە ژیانێکی ڕاستەقینە لە نێو شەقامی و لە شوێنەکانی کەرکووک بێتە دی ئەوە بێتە هۆکاری ئەوەی کە حکوومەتی خۆجەیی لە کەرکووک حکوومەتێکی تەندروستە بێت ئەو کات دەتوانێت زیاتر خزمەت کات ئەو کات دەتوانێت زیاتر پرۆژەی جوانتر تەقدیم کات و پێشم وایە هیچ ڕێگایەکمان نییە جگەل لە پێکەوە ژیانی ڕاستەقینە لە نێو پێکاتەکانی کەرکووک ئەمە دروشم نییە هیچ حزبێک لە حزبەکانی کەوا ئێستاکە خەریکی بانگەشەی انتیخاباتن لە کەرکووک جگەل لە یەکێتی نیشتیمانی کوردستان هیچ حزبێک وەکو ئێمە بە ئاشکرا بانگەواز ناکا بۆ پێکەوە ژیان لە نێوان پێکاتەکان بۆ بە کردارەکیش بۆ بە کردارەکی جەوتان سەلماندووە بۆ بە کردار لەو ڕۆژەوەی کە من بوومە بە پارێزگار یەک هاوڵاتێکی عەرەبی یەک هاوڵاتێکی تورکمانی یەک هاوڵاتێکی مەسیحی بە مسقالە زەڕەتێکیش عەزێتی نەخواردووە لە سەردەمی ئێمە بە قسەیەکیش بریندارمان نەکردوون بگرە دام و دەستگاکانی دەوڵەت و دیوانی پارێزگا لە محافەزا دەرگای بۆیان کراوە بووە ئەگەر دیقەتدەن ئەوەندەی کە برایەکی کوردێ بۆ لای من دوو ئەوەندەش براکانی دیکە لە عەرەب و تورکمان دێن بۆ لای من ئەمە نەتیجە ئەوەیە کە ئەم حکوومەتەی لە کەرکووک حکوومەتێکە دادپەروەەر بووە و بڕوای تەواوی بە پێکەوە ژیان هەیە لە نێو پێکاتەکان زۆر باش دەست خۆش کاگەڵ شوێتر قساکە شوێتر سێکی وەرە باجارێ پرسیارەکانمان بکەین ئەتوانین دابنیشی بۆی ماندوو نەبێت پێم خۆشەوەڵە باش ئەوم پێ خۆش پێشەکی زۆر سپاس دەکەم بەخێرا ماشەڵڵا باڵای بەرزە ماشەڵڵا دەست خۆش بژیت هەر ئەوە بیگرە قەینا بیگرە کاکشفان چاچێکە دوایی پێشەکی زۆر سپاس دەکەم سپاس بەخێر دەکەم پرسیارێکی زۆر گرنگمەیە فەرموو چی کاتێک ئاڵای کوردستان دەبێتی ئاڵایکی ڕسمی باش دەست خۆش دەست خۆش ئاڵای کوردستان زۆر جار باسیەوە کرێەوە زۆر جاریش ڕەنگە پێویست نەکات ئەو تعریفە بۆ یەکێتیەکان بکرێ بەڵام پێم خۆش من یەک پرسیارەکەم من زۆر جارە بیستم مزایدە بە ئاڵای کوردستانەوەکرێت ئاڵای کوردستان هین ئەوەیە خەڵکی یان برادێک یان حزبێک مزایدی پێوەکە ئاڵای کوردستان تۆ خۆتەڵی ئاڵای کوردستان ئاڵای حزبێک نییە ئاڵای کوردستانێکە ئاڵای هەموو کوردستانە ئەمڕۆکە لە کەرکووک هەر کەسێک بۆ خۆی لە هەر شوێنێکی کەرکووک بۆ خۆی ئەو ئاڵای بەرزۆ کردووە تەبیعی بووە ئێمە مزایدە بەسەرەوە ناکەین وەدام و دەستگاکانی یەکێتی وەکو حزب هەمووی ئاڵای کوردستانی لەسەرا بووە لە چەندین ساڵە پێوەتی و برادرانێک گەنجێ بۆ خۆی لەسەر ئۆتۆمبیلەکەیەتی بە ماتۆڕەکەیەتی نازانم بە هەر شوێنێک لە ئاهەنگەکان لە مناسەباتەکان بەکارێنێت لەو ڕۆژەوە ئێمە بووینە بە پارێزگار کەس لەسەر ئاڵای کوردستان محاسبە کراوە هیچ کەسێک لەسەر ئاڵای کوردستان محاسبە نەکراوە لەو ڕۆژەوەی کە ئێمە بووینە بە پارێزگاری و شارە بۆیە ئەم مەسەلەیە بەداخەوەی بیستم لەم لاولا کە زۆر مزایدەی پێواکرێت ئاڵای کوردستان قودسەتی خۆی هەیە پیرۆزی خۆی هەیە ئەبێ بە هەمومانەوە پیرۆزی و قودسەکەی پارێزی شێتر وەرە ببوورە مادووتەکەی بەڵام پێم خۆشە لە حزوری و گەنجانە بە پێوە بۆستین دا الله سپاس دەستان خۆش بێ دەستی جەنابەت خۆش بێ
لێپسراوی سنتەری کەرکووکی ڕێکخراوی ئازادی لاوان سپاس کاک ڕێبوار دەمەوێت گوگلای کەرکووک سپاست بکەم سپاس لە ماوەی ڕابردوو ماندوومان کردی سپاسی ئەو هەموو شەو نەخۆنی و کارەتەکەم کە لە کەرکووک بەڕاستی شەو ڕۆژ خستە سەرێک تا ئەو نمونە جوانە پیشانی کەرکووک و هەر هەموو پێکاتەکانی کردی دڵنیام خەڵکی کەرکووک لاوەکانی کەرکووک لە ڕۆژی هەڵبژاردن ئەو سپاسە بەدانکانیان سپاسی تۆکەن وەڵامی ئەو شەو نخونیەی تۆ دەنم پرسیارەکەمەوەی چ ڕێنمایەکت هەیە بۆ خەڵکی کەرکووک بۆ لاوەکانی کەرکووک لە ڕابردوو چەند لایەنێک دەنگی بەشێکی دانکانیان سووتان بوونە هۆی مایەوەی دانکان سووتێ لایەنێکی تریش کۆمەڵە دەنگ کۆ کردەوە وتی ئێمە خزمەتەکەین واکەین بچووکترین کەمپینیش ئامادە نەبوون بە بچووکترین کەمپین خزمەت کاکەڵۆ با من پرسیارێک لە تۆ بکەم تۆش گەنجێکی وشیاری کەرکووک تحملی ئەو مزایدە سیاسیانەکە کە هەندێک هێزی بچووکەی کەن لە کەرکووک من وەکو گەنجێک لە تۆ پرسم وڵا پێویستی بە کەسان و بە عەقڵەتی شێوازی وەک کاک ڕێبوار هەیە کە بتوانێت خزمەتی شاخ کەرکووک پێویستی بە خزمەت باش پرسیارێکتر لێ کە تۆ ڕەفیقی عەرەب و تورکمان و مەسیحیشت هەیە وانە بەدواشت ڕاست یعنی ئەمە گەر بەدڵم نەبوو کەتی ناکەین چیان پێوتووی لەسەر کاک ڕێبوار مەسەلەن زۆر جاری وایە کە تۆ مناقەشەیەکت کرد بێ بەبێ خزمەتکردن ڕەنگە نەتوانی بێ زۆر بچیتە تەفاسیلەوە چیان پێوتووی لەو ماوەی ئەم کەمتر لە ساڵە لە برادرانی عەرەبەوەی جۆم لێ بۆڵن تەنها پارێزگاری ڕابردوو توانی پارێزگارێکی خۆسەپێنیشت تەنها توانی لە گوند و دەیەکی سنووری گەڕەکی خۆی و شوێنی خۆی و نیشتەجێبوونی خۆی ئەو خزمەتە بکە توانێت فەرق بکات لە بینی گەڕک و شوێنەکانە بێزگە لەوەش لە برادرانی تورکمان و ئەوانش جۆم لێ بووە کە ئەندامیشمان هەیە ئەڵەن خزمەتێکی زۆر باشی کردووە تەمە ناکەین مدەیەکی باشتر ئەم توانێت پارێزگاری کەرکووک بێ بۆ ئەوەی کە زۆر جار ئەوان مامجلال لای ئەوان زۆر بەڕاستی پیرۆز و مەزنە ئەڵێن بەڕاستی ئەوەی کە مامجلال ناوێ ناچەبکە گوڵەکە ئێستا ئەوە لە کاگڕێوار بینی کە پێشەشێکا لە کەرکووک پرسیارەکەی من ئەوە بوو وتم چ ڕێنمایەکی هەیە بۆ هاوڵاتیانی کەرکووک بۆ ئەوەی کەرکووک قەڵای هەمیشە قەڵای سەوزی یەکێتی نیشتیمانی کوردستان بوو چ ڕێنمایەکی هەیە بۆ ئەوانەی کە ئەزانن دانکانیان لە ڕابردووە دانکانیان سوتاوە ئێستا چۆن بتوانن باش دەنگ چی ئەکا بۆ ئەوان دەستخۆش کاکڕێبوار سپاس کاکەڵۆ ئەبێ ئەو پرسیاری کاکەڵۆ لە هەموو ئەو خوشک و برایانە بکەین کە دەنگەدەن بە لیستەکانی دیکەن لێ لیستەیە کە لیستەکان ناگەنە قاسمی انتخابی و دەنگی کورسی بەدەست نایانن و خۆشیان نەزانن دەنگەکانیان ئەسووتێت ئەبێ شعوری ئەو هاوڵاتیانە چی بێ لە کەرکووک لە دوای ئەوەی نەتیجەی هەڵبژاردن دەرەچێت دەنگی بە قایمەیەکدا و دەنگەکەی سوتاوە ئەبێ ئەو پرسیاری تۆ بنووسرێتەوە بۆ هەموو ئەو خەڵکی بنێرین بۆیە من داوایان لێ یەکەم ساڵێکی ڕێکە بە کۆڵان و جادە و شەقامەکانی هەموو ئەو خەڵکەیە ڕێم کردووە بەبێ فەرق و جیاوازی کۆڵان نەماوە لە کەرکووک بۆی نەچم گوند و قەزا و ناحێ نەماوە بۆی نەچم کاتێک کە چوومەتەوێ وتومە تۆ سەر بەچی حیزبێکی پرسیارم کردووە بڵێم ئەم کۆڵانە چی تایە وتومە خەڵکی کەرکووکی تێدایە و ئەڕین خزمەتیانەکەین لە هیچ شوێنێک ئێمە بە یەک وشە نەمانوتووە ئەم گەڕەکە یان ئەم کۆڵانە چەندی فلان حزبە و چەندی فلان حزبە ئەسڵەن ئەمە عیبەیە گەر ئێمە بیکەین و پێشم وایە هەمومان تێگەین ئێمەی کەرکووکی کەلیمەی عیبە چەند قورسە بۆیە لێرەوە داوە لەو براناکەم دەنگی خۆتان بەدەستی خۆتان مەسووتێنن ئەگەر لە بیرتان بێت پێش ساڵێک و 8 مانگ لەمەوبەر کاتی کە هەڵبژاردننی ئەنجومەنی پارێزگاکان کاتی حەملەکە بوو من قسەیەکم هەبوو ئەموت بەرەو وەرگرتنەوەی دەسەڵات و پاشان ئەمە بوو بە دروشمی هەموو قایمەکەمان بەرەو وەرگرتنەوەی دەسەڵات ئێستا داوایەکی ترمەیە ساڵێک و 2 مانگە خەڵک لە من داواکە بە داواکانی خەڵکەوە ڕۆشتوم منداڵێک داوایەکم لێکا لە تیکتۆکێکەوە لە فەیسبوکێکەوە ڕۆژی دوایی محافظ چۆ بۆ لای کەسێکی بە تەمەن داوای لێ کردوم چوومە گەنجێک هاتوێتە پێش دەرگاکەم پێشوازیم لێ کردووە ئێستا من یەک داوام هەیە داواکەم لە کۆمەڵانی خەڵکی کەرکووکە لە هەموو پێکاتەکان من کە هاتوێتە ناو ئەم هەڵبژاردنە یەک ئامانجمان هەیە
ئامانجەکەشمانەوەیە لە پێناو پاراستن و بەهێزکردنی ومانەوەی ئیدارەی ئێستای کەرکووک هیچی تر نییە. کاک ڕێبوار لێم تێبگەن بۆچی هاتوین بۆ یەکێتیەکان ئەوەندە کەرکووچیان خۆشەوێت. مەسلەی خۆشەویستی کەرکووکیەکان بۆ یەکێتی لە جەنابی مام جەلالەوەیە. کاتە با سەیری ڤیددیۆیەکی سەرۆک بافڵیش بکەین بەیەکەوە ئەنجە دوایی گفتوگۆکەمان بەردام. کاک ڕێبار فەرمودانش ئەنجە سەیری ڤیددیۆکە. کاک ڕێبار سڵاو کەرکووک بە قوربانت بەم کەرکووک بە قوربانتان بەم خەڵکی کەرکووک بە قوربانتان بەم کوردی کەرکووک کەرکووکیان قودزی کورد قودزی کوردستان کەرکووک ئامانەتی جەنابی مام جەلالە یەکێتی جیاواز لایەنەکانی تر قەت کەرکووکی بەجێ نەهێشتووە قەت ئێوەی بەجێ نەهێشتووە قەت کەرکووک بەجێ ناهێڵێ و قەت ئێوە بەجێ ناهێڵێ. ئەمڕۆ مستەقبەلی کەرکووک بەدەستی ئێوەیە. ئێوە بڕیارەدەن کێ محافزی کەرکووک ئەبێت. ئەمڕۆ ڕۆژەکەیە کە پێیانەڵێین کەس بۆی نییە غەدر لە کچ و کوڕەکانی ئێمە بکات. لەم دەنگدانە قووەت بدەن بە ئێمە شەڕەکە بۆ ئێمە بەجێ بێڵن. وەزعەکە ڕاست دەکەینەوە وەزعەکە چاکەکەینەوە. باشەم ناسن هەندێک جار قسەکانم توندە بەس ئەوەی کە ئەیڵێم جێبەجێ یەکەم. فێریانەکەین پیشانیانەدەین حکومڕانی لە کەرکووکە بێت چۆن بێت. حکومڕانیەکی دروست بە سیاسەتە چەپکە گوڵەکەی جەنابی مام جەلال نە بەم سیاسەتە ناشرینە شەوێ نییە. کاک ڕێبوار ئەمە سەرۆک باپڵامە بانگەشەی هەڵبژاردنی ڕابردووە کۆمەڵێک پرسیاری بۆ من تێدایە هەندێک بۆ من بە هەموو بینەرێک ئەڵێت شەڕەکە بۆ ئێمە جێبێڵن قووەت بە ئێمە بدەن محافظ تەسلیمەکەن ئێمە زانین چۆن حکومڕانیەکەین چی بەدیەکەی یعنی ئەم خۆشەویستیە سەرۆکی یەکێتی کە کوڕی سەرۆک مام جەلال ئەڵێ بە قوربانت بەم کەرکووک یعنی ئەم خۆشەویستیە بۆ یەکێتیەکان چی یعنی بۆ کۆی پرسیارەکانی تر. طبعا خودی ڕەحمەتی جەنابی مام جەلال هەمیشە خۆشەویستی کەرکووک لە قسەکردنی لە گفتوگۆیەکانی لە کۆبنەوەکانی هەموو کات بە دەرکەوتووە. کاک باپڵیش کوڕی مام جەلالە یعنی ئەوە ڕقەمیەک دووش بە گشتی یەشێتی نیشتیمانی کوردستان تایبەتمەندێکی تەواویان هەیە وەکو سیاسەتیەشی تایبەتمەندێکی تەواوی هەیە بۆ ناوچە کێشە لەسەرەکان و بە تایبەتی لە نێوان دوو کەوانە کەرکووک و لەبیرمان نەچێ خانەقین و سنجار شوێنی دیکەمان هەیە کە هەمیشە لەسەر زاری هەموو بەرپرسێکی یەشێتیە کە ئەم منتیقانە هەمووی مەناتقی ناوچە کێشە لەسەر ناوچەیەکی پیرۆزن لە نێو دڵی هەموو یەشێتیەکان. کاک ڕێبوار پرسیارێکی تر هەیە کە ئەڵێ لە زۆر جار لە بانگەشەی هەڵبژاردنە وعدی زۆرە درێ ئەم بانگەشەی هەڵبژاردنە کە سەرۆک بافڵ قسەی تیا کرد چەندتان توانی جێبەجێکن بە شایەتی ئێوەش. سەرۆک بافڵوتی حکوومەتێک دروستەکەین حکومڕانیەک کە چۆن خزمەت بە خەڵکی کەرکووک بکاو یعنی ئەلەوێ قسە ئەکاو و ئەمە پەیام بوو لە عینی کاتشە ئەمە ئاماژەیە بوو کە داهاتوو حکوومەتی کەرکووک وەردەژیرێ دروستە بێتەوە و چۆن خزمەت بە خەڵکیش بکە. ئەوە بۆ خەڵک بەجێڵین لە ماوەی 1 ساڵ لە حکومڕانی کەرکووک چیمان کردووە. ڕاستە ناوم پارێزگارە
بەڵام لە عینی کاتشایە یان پۆستەکەم پارێزگارە بووبورە ستا ژمارەیەکیت ڕاستە پۆستەکەم پارێزگارە بەس لە عینی کاتشە خەڵک شایدی بۆ من بدەن من زۆر جار وەکو مدیری دایرەیە کارم کردووە زۆر جار وەکو مهندسێک وەکو مەسئول قسمێک لە کارەبا لە شارەوانی لە ئاو کارم کردووە بە معنایەوە نییە من پارێزگار بم و تەنها ئەمر کەم زەبط و ڕەبت و جدیەت لە ئیشکردن هەیە لە منایە لە ناخما هەیە بەڵام لە عینی کاتشە لە عینی کاتە بە خۆم شۆڕ دەبمە خوارەوە دەچمە ئاستی مەسئول قسمێک کارەکانی لەگەڵ لە پێناو خزمەتکردنی کۆمەڵانی خەڵک لە پێناو باشترکردنی پرۆژەکە لە پێناو تەواوکردنی پرۆژەکە بە شێوەیەکی جوان ئێستا وام لێ هاتووە لە هەموو ئیش و کارەکان کە من خەریجی هەندەسەشتیم وەسەر لە هەموو شارەزایم پێیا کرد دەستخۆش ئێوە ڕاستین بێکەوە ڕاستین باشە لێکی تر پرسیارەیە وەرە فەرموو جەنگەدەی بەچێ ژمارە لیستی ژمارە 222 ژمارە یەک بەڕێز کاکرێ وارتەها پارێزگاری کرد بە خۆشحاڵەیە بۆ بەڕاستی شایەنێتی لە ساڵی 2023 تاکو ئێستا کە پۆستی پارێزگاری وەرگرت یعنی بەڕاستی هەست بە ئارامەیەکی وا ئەکەین دڵ و دەروونمان وا کراوەتەوە بە شاری کەرکووک کە داخلی شاری کەرکووک کە بین لە هەر چوار ڕێڕەوەکەوە لە شاری سلێمانی و بگرە لە شاری هەولێر و کە لە ناوچەکانی بەغداد و لە ناوچەکانی ناوچە عەرەبیەکانەوە کە داخلە بین بەڕاستی سیمایەکی وای بەخشیەوە بە شاری کەرکووک لە ڕووی پاگوخاوێنیەوە لە ڕووی دار و پرۆژەی سەوزاییەوە بەڕاستی ئارامانی کردوتە وەکو لاوانی شاری کەرکووک بەڕاستی دڵخۆشین پێی کە گەنجێکی وەها بتوانێت لە بەغدا لە ساڵانی پێشوو لە پەرلەمانی بەغدا و ئێستا وەکو پارێزگاری کەرکووک بتوانێت پشتیوانیمان لێ بکە وەکو میلەتی کورد و وەکو کوردێک وەکو گەنجێک بەڕاستی ئێمە دەستخۆشی لێکەین و سوپاسیەکەین. ناو چییە؟ حەبیب محەممەد. منم جارێک کە دێمە کەرکووک لە چیمەنتیە پەڕی ئەو ئەحساسم بۆ دروستە بێت گوێ لە گۆرانەکەی مامۆ سەعەد ناکەریم بگرێوێڵێ کەرکووک شانازی ژینمی بۆ دەنگم خۆش نییە ناپۆشمەوتی زۆر حەز بە ئەحساسێکی خۆشەکەی کەرکووک شانازی ژینمی وردە یەکەم گەڕێک پەنج ئەلێوانە دەواازەیە دوایی ئەڕێیتە ئیسکان و ئازادی و ئیمام قاسم و ناوەکان تر لەم دیەوە شۆرجە و پەنجعلی لەو دیەوە ڕەحیماوە و سێکانیان و شۆرا و گورگە چاڵ ئەوە منطقەکانیە سۆنە گۆڵی لە ماوانەیشی جوانیان بۆ کەم ئینشاءڵڵا سۆنە گۆڵی ئینشاءڵڵا هەر ئاوەدانە بێ دەست پرسیارێکمە بوو بێسەمەت پرسیاری یەکەم ئەوەیە بەڕێز پارێزگاری کەرکووک کاکرێ وارتەها لە ماوەیە کە پرۆژەی جوانت پێشکەشی شاری کەرکووک کردووە لە داهاتوودا پرۆژەی چیمان ئەبێت پرۆژەکان چۆنە بن ئایا لە داخلی شارە بن لە چواردەوری شارە بن پرۆژەی بیناسازی ئەبن ئایا پرۆژەی سەوزایی ئەبن حەزەکەین بزانین جا پرسیارێکی ترم لە بەڕێستانەوەیە بەڕاستی تۆ دەستخۆشیت لێ ئەەکەین وەکو پارێزگاری کەرکووک توانیتە ئەم لینکی 1200 کەسە بڵاو بکەیتەوە و وەکو شەریکەیەک بێنیتە شاری کەرکووک وەکو شەریکەی BP کە گەنجێکی زۆردا ئەمەزرێن جا بەڕێز پارێزگاری کەرکووک ئایا لە داهاتوودا چی پرۆژەیەکتانە بێ بۆ دامەزاندن بۆ گەنجانی شاری کەرکووک زۆر سپاس. ئەوەش کاکڕێ بوارە ئەی ناسنەوە ژمارە چەندە دەنج پێدەن ئەوە من زۆر ئەبێت دڵنیا بمەوە ئەمە کار و پرۆژەکانی کاکڕێبوارتە هەیە خۆی وتەنی پێش ئێستا کە مناڵێکی گوێ لە مناڵی شەگرێت گۆرانێکە بوو لە پەرلەمانی کوردستان لە بانگەشەوی ئاوایە سەرۆکەکە ئێمەش ئاوایە حەزبەکەی کە دەسەڵاتی بەدەست وایە کاکڕێبوار بەڵێ ئەکیت ئەوە هەر یەک لەو شوێنانە حیکایەتێکی تێدایە یعنی زۆر باش دەست خۆش چیتر یاڵڵا فەرموو ئەوە
پرۆژەی نەفەقی صوتی کاک ڕەحیمەوە ڕێبوار من دێنێ یەک دقا و کاریم کە ئەوە پرۆژەی نەفەقی ئەمە ناوی پێشووی نەفەقی ڕەحیمەوە بوو ئەوە کاک ڕێبوار ئێستا ئەو حکایەتی تێدایە بەڵێ چی بوو باس بۆمان باسکەیت طبعا ئەوە یەکێک بلەو پرۆژانە پرۆژەی نەفەقی ڕەحیمەوە طبعا پرۆژەی نەفەقی ڕەحیمەوە خەڵکی وازانێ بەس پرۆژەی نەفەقی دوو پرۆژەیە خۆی پرۆژەیەکیان پرۆژەی نەفەقی ڕەحیماوەیە پرۆژەی دووەمیان پانکردنەوە و تەوسیعکردنی جادەی مەدخەل و مەخرەجی ڕەحیماوەیە کە بە شێوازێک جادەکان پانەکرێتەوە لە جیاتی دوو خەت سایدی سیارە بگرێت ئێستاکە بە ئاسانی 5 ئەگرێ بەرەو 6 ڕەنگە بیبین ئەسامە نەفەقەکەیە ئەو دیۆی ئەم نەفەقات چێتەوە کوێ ئەمە چێتەوە ئەچێتەوە بەرەو جادەی هەولێرە چێتەوە شۆراوە چێتەوە لەم لاوە دێتەوە بە ناو شار بە ناو مرکزی شار دێتەوە ئەم نەفەقا بیدایەت کە هاتمە محافەزە تەلەفۆنیان بۆ کردم وتیان بەیانی ئەو فلکەی ئیخوانە نوێژەن دەکەینەوە منیش وتم من منداڵ بووم هەر ئەم فلکەی ئیخوانە هەر ئێمە نەبڕایەوە هەر نوێژەنکردنەوەکەی مەبەستم بوو بۆ نایەن بیکەین بە پرد و بە نەفەق وتیان نابێت کۆبنەوەم کرد لەسەری بۆ ڕۆژی دوایی یەکێک پێی وتم کێبڵی کارەبای کەرکووک هەمووی لێەوە هاتووە یەکێک پێی وتم بۆڕێکی ئاوی تایە هەرچی ئاوی کەرکووک هەیە لێەوە دێت یەکێک تر پێمی وت ئەمە تەعاڕوزاتی مەجاری ئەگرێتەوە نازانم چی منیش بە یەک وشە جوابم دای وتم ئەگەر حوتشی تیا بێت ئەو پرۆژەیەکەین ئەیکەی بەڵێ کردتان ئەوانەی ئەوەی کە لەوێ بوون 1990یان بڕوایان نەبوو بۆی ئەم پرۆژێ بکەین 1990 ئەو برادرانی 1990 ئەو برادرانی لەو کۆبنێ بوون ئەیانوت ئەمە ناکرێت ئەمە خەیاڵە ئەوە بوو بە نەفەقی ڕەحیمە هەتایە یەکێکە لە پرۆژە استراتیژیەکان کە هەمومان شانەزی پێوە بکەین دەستخۆش بەڕێستان ناو عباس علی حەسن کاکە عباس ئەندام لە ڕێکخلای ئازادی لاوان بەخلاتنی پارێزگاری شاری کەرکووک وارەوە ئەندازیارە باش و لێهاتۆگەی شاری کەرکووکین بۆ شاری سلێمانی من سەرەتا سوپاس بۆ جەنابەت کە ئەو قسانەی پێش بوون بە پارێزگارت کە گەیانتە جێیەکی لەوانە کە جەنابەت بە خوێندکارانی شاری کەرکووک کردووت کە ڕۆژی جلی کوردی واروە ڕۆژی ئاڵای کوردستان نیان نێژ بچە ناو جامعی کەرکووکەوە بە جلی کوردیەوە تۆ کەوتە پێش خوێندکارانی شاری کەرکووک بە جلی کوردی و کە بژانەوەیەکی باش بە کووردا لە کەرکووکە بە تایبەتی خوێندکاران واروەها کە لە بابەتە عەربیەکان توانیمان بە زمانی کوردی جواب بدەینەوە کە پێشتر بووی من نەکرابوو بە زمانی کوردی جواب بدەینەوە زۆر سوپاسی جەناب دەکەین و زۆر سوپاس بۆ تۆ کە هیچ پارێزگارێکی کەرکووک نەیتوانیەوە لە هەفتەیە ڕۆژە تەرخان کە دانیشە جۆ لە هەموو خەڵکی شاری کەرکووک ڕابگرێت کە لە ڕۆژێکا 400 بۆ 500 کەس دانیشی دەستی هیچیانە ناگەڕاندە و جۆ لێیان ڕاگرت زۆر سوپاس بۆ من لەسەر ئەوە قسەمکردنمونم بە ئامادێنایەوە کەرکووک قەزیەکی تری تایە لە سلێمانی و لە هەولێر و دۆوەک و هەڵەبجامە نییە ینی ئاڵای کوردستان و جلی کوردی مەسەلەن ناتوانانی بڵێیت زۆر مهم ئەتوانی بڵێ وەڵام من مهمم لەبەرم کردو چکە هەمومان کوردین هیچ ترسێکی لەسەر نییە بەڵام لە کەرکووک مهمە بۆیش ئەڵێ مقارنەیەکەم بە ئامەد بە مەهابات بە سنە بە کۆبانێ من سپاس دەکەم سارەکەشم بۆ جەنابی پارێزگار کە پێشەوەی جەنابەت دەست بەکاربی کە لاو گەنجی کەرکووک کە بە ڕێژێکی بەرچاو زوڵمان لێکرا بوو لە ڕووی خزمەتکردن و خزمەتگوزاریەوە بە هیوای ئەوەی کە جەنابەتی شەڵا مایتۆ لە پارێزگاری کەرکووک چی خزمەتێک و خزمەتگوزاریەک بە تایبەت بۆ گەنج و لاوی شاری کەرکووک دەبێت زۆر دەستخۆش یەک دوو کەسی تر وەربگرین بۆی ئەوەرە وەرە فەرموو ماشەڵڵا و حەماسەتە کاتەکە ئەوەندە خێران ڕۆیشت سەرتا سوپاسی جەنابی پارێزگارەکەم ناوی بەڕێستان محەممەد لەتیف ئەندامی سنتەری ڕێکخلای ئازادی لاوانی کەرکووکم کە محەممەد زۆر ماندوو بە چەپڵێکی بۆ لێ دەنێەوە حەزەکەمە پرسیاری کە کردت ئێستا لە یەک دوو برادەریترم لە خۆمشی بکەی بەڵێم چی بەڵێم بۆچی دەنگەدەی بەڵێ بەڵێم بۆچی ڕازی لە پارێزگار لەبەرەوە یەکێتی تو ئەندامی ئازادی لاوانی لەبەرەوە ڕازی ئەی لەبەرچی بەکردار پێم بڵێ لە ڕۆژی 11 کاگڕێوار بەرنمەیەکی تەلەڤیزیۆنی هەبوو من ئەو گەنجە بووم کە کاگڕێبارەتی 11 بکەنە بە ڕۆژێ بیکەن بە وەکو یادگاریە بەو ڕۆژە بکەن بە شتێر داوام لێ کرد کە ئێمە لە زانکۆ و پەیمانگاکانی کەرکووک ڕێگریمان لێکرێت کە جلی کوردی بکەینە بەرمان ئەو پەیامی ئێمە و خوێندکارانم
لاوانی شارەکەم گیان بە کاگرێوبار کاگرێوبار لەو ڕۆژەیە لە 11 پەیمانی پێمدا کەوتی خۆم لەگەڵتان هادیەم بەجلی کوردیەوە بەشدارە بم لەو ڕۆژەدا هات لەگەڵتان بەڵێ هات ئێمە سوپاسیەکەین و پرسیارێکی ترشمەوەیە بڵێ کاگرێبار لە ماوەی پێشووە سەردانی قەزای داخۆقی کرد من خۆم خەڵکی ئینگیجەی تاالبانی و دەڤەری گوندەکانی تاالبانیم چی پرۆژەیەکی هەبێ بۆ ئەو ناوچانە چونکە ئەو ناوچانە شوێنی یەکلاکەرەوەی پرۆسە سیاسیەکانن هێڵێکی ماندوون و هێڵێکی مەبەوخفن بۆ ڕۆژ یعنی بۆ دەنگدان بۆ هەموو شتێک یعنی هێڵێ وەکو هێڵێکی بەرگری لێهاتە لە ڕابردوودا ینی لە داهاتوودا ئیشەڵا چی پرۆژە و چالاکی بۆ گەنجەکان و بۆ سنوورەی خۆمان دەستخۆشی لە جان وەڵاو گەر بە ڕێزت وەکو دوا دەرفەت بدەین فەرم بە کورتی بێ مەمنونە بم فەرمو یەکێ ڕسمی بگرێ مۆبایلەکەی دانا فەرمونای بەڕێستان کاروان یابا لە گەنجێکی ناحێ شوانەوە هاتوو سەر بە پارێزگای کەرکووک ئێوارەتان باش کاک ڕێبوار بوو پرسیارەوە لێ کە ماڵ مناڵەکەت لێت بێزار نەبوونە کە شەو ڕۆژ خستۆتە سەریەک شەو ڕۆژ خستۆتە سەریەک ئەوە ویستم منەوە پرسیارە بکەم لەوەیە 4 سەعات نەخەوی شەو و ڕۆژ بەڵام ئێمە بە ئارامی ئەخوین بە ئارامی دێین و ئەڕۆین بەڵام تو لە ماڵەوە ئایا ئەو کێشێت بۆ دروست نەبووە ینی کێشەی ئەمنی کەرکووکی حەل کردو بەزی ناو ماڵی نەک کێشەی ئەمنی هەموو کێشەکانی حەل کردووە لە ڕوو خزمەت گوزاری و ئەمنیەوە لەوەتی کاگرێبوار هاتووە کێشەی ئەمنی هەیە لە بەس لە ماڵ و کێشەی ئەمنی هەیە لەو بڕوام کێشەی ئەمنی هەبێ شەڵایش حەلە بێ لەبەرەوەی یایەکی وا تێگەیشتوەوەیە وا پەروەردەکراوە لەبەرەوەی دیاری بەڕێز سەرۆک پاڤێڵا بۆ کەرکوچەکانی ناردووە هیوادارم گەنجان و لاوانی کۆی گشتی سنووری کەرکوو قەزا و نەحیەکانەوە دەنگ بە لیستی 222 چێتی نیشتمان گوستام بکەن ژمارەیەک بەڕێز کاگرێبوار بۆ بێتەوە بە پارێزگار دەستخۆش سپاس دەکەم کا کاروان ئەگەر بفەرمی پرسیار تێ بەڵا کاتەکەم وڵا پرسیار مێ وەکو گەنجێکی ناحیە شوان کاک ڕێبوار چی تێ بۆ ناحیە شوان بۆ گەنجان کە پرۆژە ئازام بدیر ناحیەکی بکەیت چالاکتان بۆ ناردنوانیە زۆر سپاس بۆ هەموو لە دەستخۆش سپاس دەکەم کاک ڕێبوار سپاسدانەکەم زۆر زۆر سپاس کوی ئەوانە لەگەڵ هەندێک وەڵامی دیکە کاک ڕێبوار باجا با لە وەزارەتی ناوخۆی ماڵەوە دەست پێ بکەینەوە پرسیارێک کردی طبعا سپاس دەکەم خۆی هەموو ئیشێک هەموو کارێک شتی تر هەیە لە دەستێدیت منەوەی کە لە دەستم داوە ئەوەی شەوەیە کە ڕەنگە وەکو پێویست نەبم لە ماڵەوە ینی وەکو پێویست لە نێو ماڵەوە نەبم لە نێو منداڵەکان ئەگام لە هەموو شتێکان بەس ڕغم ئەوەش زۆر ئاگام لێیانە زۆر یعنی بەدەنگیانەوە چوومە شەوان درەنگە چمەوە جارێک ئەو دووانەی دوو بچکەکەیانە تاکو و ژوورەکەیان نەچم دەرگا نەکەمەوە بەخۆم سێریان نەکەم بەڵام بە خەوتووی بە خەوتونە کاژ ڕۆیتەوە هەر خەوتون بەڵێ زۆربەی کات خەوتونە و یانیش ئێستا داوامیان کراوەتەوە مەسەلەن زووتر ئەوان ڕەنگە دەرچنە دەرەوەیان ئەو بیانیان ئەو کاتە بیان بینم لەو ڕۆژەوەی کە من بوومە بە پارێزگاری کەرکووک تاکو تقریبەن 8 مانگی یەکەمی لە 4 ساعت زیاتر ناخەوتم لە شەو ڕۆژێک ئەوە خواشایەدا ئێستاکە تقریبەن ئێستا 5 ساعتە خەوم 5 ساعت و شتێکە خەوم ئێستاکە بەڵام یەک ڕۆژ یەک شەو بەسرەحەت نەخەوتم هەموو شەوێک من بیر لە شارەکە کەمەوە بیر لە خەڵکەکەیەکەمەوە بیر لە ئەوەکەمەوە چۆن بتوانین بەیانی شتێک بکەین بۆ خزمەتی خەڵک چۆن کێشەیەک هەلکەین یان مشکلەیەکمان ڕوبەڕۆ بێتەوە ئیدارەدانی کەرکووک کارێکی ئاسان نەبوو من خۆم ئەمزانی ئاسان نییە بەس نەمەزانی ئەوەندە قورسیشە چەندێ خەریکی خزمەت گوزاری و پرۆژە بم دوو ئەوەندە خەریکی کێشەکانی ترم کێشە سیاسەکان ئەو کێشانی کە بۆمان دروست دەکرێت ڕەحمەتی جەنابی مام جەلالوتی وەکو وایە نەشتەرگەری مێشک بکەیت ڕێک وایە بەڵام الحەمدوللا توانیمان تا ئەم دەقەیە بیپارێزین بەدەستێنانی قورس بوو بەڵام پاراستنی لەوە قورستر بوو بۆیە سواز بەخوات کە تا ئێستاکە توانیمانە سیاسەتێکی حەکیمانە سیاسەتی
چەپکە گوڵەکەی جەنابی مام جەلال پێی ڕۆبکەین لە ئیش و کارەکانمان ئەوە بۆتە هۆکاری ئەوەی کە چۆن ئەو حکومەتە پارێز پرسیارێکی کرد لەسەر گوندەکانی ئەنگلیزی پرسیارێکی کرد لەسەر ناحی شوان یەکێکە لەو منتیقانەی گوندەکانی دەوروبەری زۆر فراوان زۆر مەحروم کراون بەڵام لەگەڵ دەست بەکاربوونی من بە تەقریبا نزیکەی 12 پرۆژەم بۆ ناحی شوان هێناوە سبەی بەیانی من لە ناحی شوانم کاژمێر 11 لەوێتم خوێندنگایەکەکەمەوە و هەروەها ئەلعان ئیشەکانی جادەی ئۆمەرمەندانیان تەواو کرد هەروەها لە هەفتەیدا لەم هەفتەیە تەسەورەکەم لە نهایەتی هەفتە دەست بە پرۆژەی شوان قەرەنجیر شوان چەمچەماڵ بکەین کە ئەویش بە قیرتاوکردنی ئەو جادەیە بە درێژی 9 کیلۆمەتر دەیان پرۆژەی ترمان بۆیان کردوون بۆ ناحی شوان بەس ئەمە کافی نییە ئەمە هێشتا کوماوێتی هەروەها ئەم دیوی شوانیش کە قەرە حەسەنەکان سنووری قەرەنجیر لەوێش ئەتروا دەستمان پێ کردووە لە لەیلان و دەوروبەرەکەی دەستمان پێ کردووە یەکێک لە برادرانە باسی لە شەریکەی بیپی کرد بیپی تەحەدایەکی گەورە بوو کە ئێمە هێنامانەتە کەرکووک بیپی ساڵی 2015 لە کەرکووک دەرکرا بوو لە 2017 لە دوای 16 ئۆکتۆبەر ئیداری پێشووتێر هەموو ڕۆژێک ڕێی لێگرتن باید هاتە کەرکووک بە ئەجندەی خارجی و داخلی نابووە بیپی بێتە کەرکووک لەگەڵ دەست بەکاربوونی ئەمە یەکەمین کۆبوونەوەم لەگەڵ بیپی پێم وتن بینای دیوانی پارێزگای کەرکووکتان بۆ بەجێ دێڵین لە پێناو هاتنتان بۆ کەرکووک ئەم حکومەتە حکومەتی ئێوە دەبێت پشتیوانتان دەبێت تەنها ئێوە وەرن بۆ هاتوون ئێستا بیپی تەواو هەموو شەکانی تەواو بوو هەلی کارەکانیش هەمووی لە دیوانی پارێزگای کەرکووکەوە ئەعلانەکرێت مەکتەبێکی تەشغیلەکەینەوە بۆ ئەو گەنجانەی کەوا خەریجن بۆ پێداویستیانەی کە بیپی پێویستەتی بیپی ماوەی 25 ساڵ لە کەرکووکە بێت بیپی 26 ملیار دلار ئیسیسمارەکات بیپی دەبێت مەسفایەکمان بۆ بکات محەتەیەکی کارەبای 400 مێگایمان بۆ بکات معمەلێکی پترۆکیمیاویاتمان بۆ بکات و هەموو ساڵێکیش 10 ملیۆن دلار بدا بە ئیدارەی کەرکووک ئێمەش بیکەین بە خزمەتگوزاری بۆ خەڵکی کەرکووک ئەمەیە هاتنی بیپی کە چەند گرنگە کە پێشووتر ڕێیان لێگر بیپی هاتووە حەق لە نەوتیەکان و حەق لە غازیەکانمان بۆ تەطویر بکە کە تشی تر غازی کەرکووک بە ئاگر و بە عاسمانە نەسووتێت و هەر کاتێت تەطویری ئەو حەقلانە کرد نەوت و گازمان زیادە بێت واتە پترۆ دۆلارمان زیادە بێت واتە پرۆژەکانمان زیادە بێت من سپاس دەکەم کاکرێبوار تەواو بوو بەرنامەکەمان کورت بووە زۆر بەرنامە 50 خولەکە بەڵام لە خزمەت کەرکووچەکانە لە خزمەت کاکڕێبوار وەک پارێزگاری کەرکووک کات بۆ 50 خولەک کەمە وایە من هەموو برادرانمان تەکلیف کرد لەوێ پرسیار بکەن ئەگەر کاکڕێبوار بچێتە لای ئەو 222 لای ماچی 222 چی بە خۆی ئەڵێ چ داوایەک لە خۆیەکە قورسەوە پرسیارێکی زۆر فەرموو چی بڵێم ئەتوانیت فەرموو ئەکرێت خۆم بم لەم پرسیارە خۆم بم هیچ ناڵێ ئێمە لە حزوری جەنابتا فەرموو مەبەستم خۆم بم مەبەستم وەکوە لە ژووری نووسنەکەی خۆم بم فەرموو داوا لە خوای گەوراکەم پشتیوانم بێت بەردەوام بم لە کارەکانم بۆ تەواوکردنی پرۆژەی کەرکووک کە بیکەین بە شارێکی جوان بە شارێک کە نمونە بێ لەسەر ئاستی هەموو شارەکانی عێراق داوا لە خوای گەوراکەم خەڵکی کەرکووک خەڵکێکی زۆر بەڕەحم و باشن خودای گەورە هەمویان بپارێزە و پاشان منیش بپارێزە دەست خۆش ئێمەش داوا لە خوای گەوراکەین خەڵکە دڵسۆزەکانمان بۆ سەلامەتکە فەرموو کاکڕێبوار بۆ ئێرە زۆر سپاس بۆ بەڕێز ڕێبوار تەها کاندیدی ژمارەیەک لیستی 222 یەکێتی نیشتیمانی کوردستان لە بازنەی کەرکووک کەم کامێرە هیمنە سیروان زۆر سپاس ماندوومان کردن سپاس بۆ کاکڕێبوار بە هیوایەوەین خوای گەورە کە لە ناخەوە هەستم پێی کرد داوای لە خوای گەورە کرد سەرکەوتوی بکە کەرکووچەکانی بۆ بپارێزێ و ئێوەش
ئەو هەمووانەی دڵسۆزن بۆ کەرکووچەکان بۆ کوردستان بۆ کوردایەتی ئاگاتان لێیان بێ و پشتیوانیان بن. زۆر زۆر سپاس. دووبارە پیرۆزە جەنابی پارێزگار. ئینشاڵڵا ئەم جارە ئەبێ بە ئستفتایەک بۆ کارە باشەکانت. ئینشاڵڵا. لەم بەرنامە تایبەتەدا لەگەڵ هاوکارەمە دوونە ناسەکانم ئێوە شەمولاکتان ئەمانەتی خوای گەورە بن خواتان لەگەڵ.